لە پێناو زیادکردنی بەرهەمی کشتتوکاڵی و قازانجی زیاتر قڕکەرە کشتتوکاڵەکان بەکاردەهێنرێن، بەڵام کاریگەری نەرێنی زۆری لەسەر تەندروستی مرۆڤ و ئاژەڵان و ژینگە هەیە. نزیکەی لە 95% ئەو قڕکەرانەی کە بەرهەم دەهێنرێن تەنها لە کشتتوکاڵدا بۆ پاراستنی بەرهەم بەکاردەهێنرێن. قڕکەرە کشتتوکاڵەکان لە تێکەڵەی ئاوێتە کیمیایەکان و مادە ئەندامی و نائەندامیەکان پێک دێن کە بەکاردەهێنرێت بۆ کوشتنی مێروەکان و لە ناوبردننی گیا و کەڕوەکان بەمبەستی نەهێشتن یان ڕاگررتنی نەخۆشیە کشتتوکاڵەکان و پاراستنی ڕووەکەکان لە هەڵوەراندنی گوڵ و بەرەکانیان. قڕکەرەکان ژەهرگەلێکن کە دەپرژرێن و تێکەڵ دەبن لەگەڵ ڕووەک و بەرهەمەکان، خاک و ئاو و هەوا، مێرو گیا و کەڕوەکان لە ناو دەبات و مرۆڤ ژەهراوی دەکات. بەپێی راپۆرتی ڕێکخراوی تەندروستی جیانی WHO زیاتر لە 1000 جۆر قڕکەر لە سەرانسەری جیاندا بەکاردەهێنرێت و دەتوانێت بۆ ساڵانێک لە خاک و ئاو ژینگەدا بمێنێتەوە. قڕکەرەکان هەڕەشەن لەسەر تەندروستی مرۆڤ. ڕێکخراوی WHO دەڵێ لەگەڵەوەی قڕکەرە کشتتوکاڵەکان دەبنە هۆی لە ناوبردننی دڕک و داڵ و کرم و مێروەکان لە هەمان کاتدا بەرهەم زیاد دەکەن، بەڵام نابێ بیرمان بچێ هەر ئەم مادانە بۆ مرۆڤی ژەهرن. ساڵانە لە جیهان 25 ملیۆن کەس بەم مادانە ژەهراوی دەبن و 18,000 کەس تەنیا بە لێکەوتە کورتخایەنەکانی ئەم مادانە دەمرن. هەرچەندە لە هەرێمی کوردستان ئامارێکی دروست لەبارەی جوتیارانی بەکارهێنەر و ڕێژەی بەکارهێنانی قڕکەرە کشتتوکاڵەکان لە بەردەستدا نییە، بەڵام بەشێکی زۆری ئەو جوتیارانەی کەم قڕکەرانە بەکاردێنن خۆیان و خێزانەکانیان لەو بەرهەمانە ناخۆن، چونکە لە ڕادەی مەترسی و زیانەکانی ئەو مادانە تێگەیشتون. ئەو بەرهەمە کشتتوکاڵانەشی دەخرێنە بازاڕەکانەوە، زانیاری لەسەر نییە و کڕیاران نازانن بەرهەمەکە ئۆرگانیە یان نائۆرگانی. لە پێناو پاراستنی ژینگە و دەستەبەرکردنی خۆراکی سروشتی و تەندروست بۆ هەمووان پێویستە جوتیاران ڕوو لە کشتتوکاڵی ئۆرگانی بکەن بەبێ بەکارهێنانی قڕکەرە کشتتوکاڵەکان و پەینی کیمیایی و هۆرمۆنات و تۆوی دروستکراو. بۆ ئەمەش پێویستە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو پلان و بەرنامەی بۆ کشتتوکاڵی ئۆرگانی هەبێ و هانی جوتیاران بدات، هەروەها چاودێری توندی بەرهەمە کشتتوکاڵەکان بکات پێش ئەوەی بخرێنە بازاڕەوە و خاوەن بەرهەمەکان ناچار بکات بە نووسینی زانیاری تەواو و پێویست لەسەر بەرهەمەکە بۆ ئەوەی کڕیاران دڵنیا ببنەوە لە جۆر و پێکاتەی بەرهەمەکە.